هەر بە جددی نەخێر باشە بۆ ژیان، نەخێر سوودی هەیە بۆ ژیان. بەڕای تۆ دکتۆر بەختیار و خوێندنەوەی خۆت و محازەرێش چەند ڕۆژێک پێوەی هیلاک بوویتە گەشتیتەوە قەناعەتی کە نەخێر زۆر جار زەرورە بۆ ژیان. هەندێک ژن گەشتووەتە تەلاق لەبەرەوەی نەخێری بۆ نەکراوە، هەنێ پیاو گەشتووەتە خیانەت لەبەرەوەی نەخێری بۆ نەکراوە، هەنێ حزب گەشتە دیکتاتۆر لەبەرەوەی نەخێری بۆ نەکرا، هەنێ وڵات گەشتە گەندەڵی لەبەرەوەی هاوڵاتی نەخێری بۆ نەکرد. هەر بە جددی ئێوە بزان و تەجروبەتان هەبێت نەخێر نیعمەتێکی زۆر گەورە نییە. هەر ماڵێ نەخێری تێدا نەبێ بەرەو فەشەل و دۆڕانەچێ. ئەوەی کە دەڵێن بابە بە نەستەلە بەخێو بووە نەخێری بۆ نەکراوە، قوڕی کردو بەسەر پیاوێکی داماوەسە تووشی پیاوێک بووە ئەڵێ هەرچی بۆکەم ئەڵێ جاوت چیە لە ماڵ دایکشم بۆم کراوە، ئەڵێ نازانم چی بۆ بکەم بە سوپرایز، ئەڵێ ڕۆژێ شتێکم بۆ کڕوتمە سوپرایز، دیدی سوپرایزی چێ من لە 2012 مامە 12 ئەم لە 2022 ویستی بیکا بە سوپرایز ئاراساز بیباتەوە بۆ ژنەکە و بڵێ سوپرایز و زۆر گرنگە سێرەکە ئەمە 10 ساڵە دەستی کەشفە، ئەمە هەر زۆر کۆن بووە. ئایا ئەمە باشە یان چاکە یان بەداخەوە؟ بۆیە بەڵێ و نەخێر لە ژیانە زۆرە. کچەکان کوڕەکان من خۆشبەختم زۆرینەی ئەوەی کە هاتوونە سیمینارەکە گەنجانێ و دکتۆر گەنجی ناومانە الحەمدولیلا خۆم و ئەو لەواچێ تۆزە تەمەنمە بەگەر نازۆرینەی گەنجە، بەڵام با بەم سەرەتایە دەست پێ بکەم ژیان بەڵێ و نەخێری زۆر تایە. ئافرین بۆ ئافرەتەی قەناعەتی وایە کە زەواج بکات هەمیشە بەڵێ وەرەگرێت و بە هەڵەیە کەوتووە نەخێریش وەرەگرێت. ئافرین بۆ ئەو گەنجەی کە وا بزانێت دەسەداتە کاسبی و بەردەوام بەڵێ وەرەگرێت و بەردەوام ئۆکەی وەرەگرێت و بەردەوام ئیزافەی هەیە و بەردەوام قازانجی هەیە. کەواتە بەڵێ و نەخێر بە زمانێکی تر بریتێ لە قازانج و زەرەر. بەڵێ ینی قازانج، نەخێر ینی زەرەر. ئایا ژیان هەیە بە بێ زەرەر؟ هەر بە جددی ئەوە دەستان کردو بە ئیسلامەتی و دینداری هەمووی بەڵێتان بۆکە. هەزانی جاری وایە پیاو لێت بێزارە بێت، جاری وایە ژن لێت بێزار بێت، دە بەسە ئەمە نەبڕایەوە می نوێژ و تاعەتە دەشتێکش بۆ ئێمە کاتیش بۆ ئێمە تەرخان بکە. بەوە شۆ کە مامۆستای ئاینی و داعیە و بانخوازە جاری وایە چوار دەورەکەت نەخێرت بۆ دەکەن، بێجگەلەوەی کە کچێکی، بێجگەلەوەی کە کوڕێکی، بێجگەلەوەی کە کەم تا زۆر دەست داوەتەوەی دە 12 جوزە قورئانت لەبەر کردووە لە پڕێکان نەخێرێکی کەپیتەڵی ئەسڵت بۆ کە لە جای استفادەی چی ده جوزت لەبەر کردو بیشکەی بە 20ش هەر لە خۆی و قەناعەتشت پێەکەن ئەڵێ خەڵکی حافظ قورئانێکی استفادەی نێ تۆ بچی بەچیەکەی. بۆیە زۆر گرنگە یانی من لەم سەرەتایەوە ئەمڕۆ ومێ دەکەم ئەوەنە بە خۆشی باز نەخێر بکەم تامولەزەتی هەبێ، ینی هەر چێژ لە ئار وەرگری، چێژ لە ڕەفز وەرگری، چێژ لە نەخێر وەرگری، چێژ لە هەندێک جار لە نەخێرەکانی دایک و باوکشت وەرگری کەەوە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ بوو. ئەزیزان 33 جار کەلا ئەوە اختصاصی کاکە دکتۆریشە تەداخولەکەن 33 جار نەخێر لە قورئانە هاتووە. تۆ بڵێن 33 جارە هەمووی هەر سوود و قازانجی نەبێت کە بە دڵنیایەوە هەموو کەلیمێکی قورئان قازانجیە. بڕۆن تۆزێگە تااقەتانە بچکە بابەتەکەی من بابەتێکی ئاینی نییە، خەریب بوو بچمە نایەوە بەس دوای سەرم کرد خۆ من مامۆستای ئاینی نیم بۆ بیگۆڕە مۆزوعەکە بگۆڕە تۆ لە بوارە پەروەردەیی و گەشە پێدان و پەروەردەیی و کۆڵە دەرونیەکەیەوە باسی بکە. بەس خۆزگە بە خۆزگەم ئەخواست دێکێ لەم گەنجە جوانانە کە لێرایە جا لە کچەکانیان لە کوڕەکان دراسەیەکی بکە ئەم 33 کەلایە بۆچی هاتووە، هەر یەکەی هۆکارەکەی چی و تراو مەبەستی چییە، لە ئاخیریش ئاگەیتە نەتیجەیە کە شتێکی زۆر جوان و مەزبوطەکە کتێبێک دەرەچێت کە بە عەرەبی نووسراوە کەلا فی القورئان الکەریم. وشەی نەخێرەکان لە قورئانی پیرۆزە، وشەی ئەم نەخێرانی کە لە قورئانە کراوەکە بۆ خۆی نیعمەتێکە. هەتا هەندێک لە عولەمایان لەم چەند ڕۆژە لە مامۆستای شتێکی جوانم گوێ لێ بوو، ئەڵێ نەخێری مەکە بوو مەدینەی دروست کرد. ئێوە دەزانن نەخێری مەکە نەبوایە ئەو حکومەتداریە دروست نابوو، ئەو دەوڵەتداریە دروست نابوو، ئەو نەخێرانەی قورەیش بوو وای لەوە کردو ئەو مەدینەیە دروست بوو، ئەو دەوڵەتداریە دروست بوو، ئەو هێز و توانایە دروست بوو.